ئەمە جاری یەکەم نییە کادەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەو سنوورە شەهید دەکرێت. پێش کاک قاسم محموود ئێمە 657 کادر و پێشمەرگەمان شەهید کراوەکە هەموو کوردە تورکمانە عەرەبە کە ئەندام و کادری یەکێتی نیشتمانی کوردستان بوون لەو سنوورەوە لە سەردەمی ئەنسارت سونە، لە سەردەمی ئەلقاعیدە، لە سەردەمی هەموو ئەو هێزە تێرۆریستانە دەستیان بۆ کادر و پێشمەرگەکانی ئێمە بردووە لە سنوورە بە حکمی ئەوەی حاکمیەتی ئەو مەنتیقە لە ژێردەستی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی کاریگەرە لەو ناوچە، هەم لە ڕووی سەربازیەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئیداریەوە هێزێکی کاریگەر و دەسەڵاتی هەیە بۆیە دوژمنانی میلەتەکەی ئێمە زۆرترین پەلاماریان بۆ سەر کادر و پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ لەو سنوورە. ئێمە بێدەنگ نەبووین، خۆتەداین بەرامبەر هەر کادرێکمان کە شەهید کراوە بێدەنگ نەبووین، بەڵام ئێمە نەمانویستووە بچین پەلاماری خەڵک بدەین و ڕەشە کوژی بکەین. ئێمە هەوڵمانداوە ئەو کەسانە بگرین و بیدەینە دادگاوە. زۆربەی ئەو تاوانبارانەی کە کادرەکانی ئێمەیان شەهید کردووە یان بەدەستی هێزەکانی ئەمریکا یان بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستان یان بەدەستی سوپای عێراق زۆربیان لە ناو چوون، کوژراون و نەماون و ئەوانەیشان ماون ئیستاکا لە ڕیزەکانی داعشان. ئێمە خوازانی کێ شەیدی کردووە کادرەکەمان و بێدەنگیش نابین بەرامبەر ئەوە و ئەوان جگە لەوە کادرەکان شەهید کردو لە جێگایەکشا ئێمە ئاگامان لێبوو هەوڵیانەدا کە ئێمە بچین بۆ ماڵە و هێزەکانمان کۆ بێتەوە و برادەرەکانمان بچن بۆ ماڵی کادرەکەی خۆمان لەو کاتە بە هاوانیش بدەن لە ماڵەکە. بەڵام دیار بوو ئێمە زووتر بە ئەوەز ئەمانزانی و هێزەکانمان چوونە ناوچەکە و ئەوان نەیانتوانی دەستی زیاتر بۆشێن.